ڕۆژی مانگی ڕەمەزانی لەسەرمان فەرز کردووە حتا بەهۆی ڕۆژەوە لە هەردوو جیهان دڵخۆشمان کات، بۆی دڵخۆش بین. ڕۆژێک دێت ئەو برسێتیە زۆر دڵخۆشت دەکا، ڕۆژێک دێت ئەو ماندووبوونە زۆر دڵخۆشت دەکا بە پشتیوانی خوای گەورە. ئەڵێ خۆزگا زیاتر بە ڕۆژ بوومایە، خۆزگا مانگی ڕەمەزان لە ساڵێکا دووسێ جار بووایە، بەڵام ئێستا وا ناڵی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح بوخاری مسلم دا دەفەرمێ للصائم فرحتان يفرحهما إذا أفطر فرح بفطره وإذا لقي ربه فرح بصومه. ئینسانی ڕۆژوان دوو خۆشی بۆ هەیە، دوو خۆشی و شادی بۆ هەیە. یەکەمیان کاتێککە ڕۆژەکەی دەشکێنێ دڵخۆشە بۆی کە الحەمدولله بە ڕۆژوو بووم، الحەمدولله بە ڕۆژوو بووم، ئەمە دڵخۆشیە. ئێوارە دڵت خۆشە الحەمدولله ڕۆژوم شکان بە ئیزنی خوا. دووەمیش کاتێک کە دەگەیتە خزمەتی خوای گەورە لە ڕۆژی قیامەتە دڵخۆشی بە ڕۆژوەکەت، زۆر دڵخۆش دەبیت. بە دڵنیایە پێت ئەڵێم، وعدی خوا پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، ئەوەی بە ڕۆژوو بێ خوا دڵخۆشی دەکا لە دنیا و قیامەت. ئەوەی کە بە ڕۆژوو بێ سەربەرزە، ئەوەی کە بە ڕۆژوو نەبووە بەبێ عوزر شەرمەزاری لای خوایە، کەواتە دڵخۆش بە بەوتینی برسێتێکە تووشت دەبێ. بەو ڕۆژەی کە خوای گەورە دایناوە، چونکە قیامەتێکی نەبراوە لە پێشتە بوو، ئەو ڕۆژە زۆر گرنگە بۆ تۆ. پێویستت پێ بێ بۆی بچتە بە هەشتەوە، پێویستت پێ بێ بە ئیزنی خوا بۆ ئەوەی ببتە خۆشەویستی خوا، بۆی دڵخۆش بی. گەورە دایناوە ئەو عیبادەتە تایبەتە بە خۆمەوە. ڕۆژێک دێ خوای گەورە پاداشتێکی زۆر گەورەت ئەداتەوە لەسەر ئەو ماندووبوونەی کە لە مانگی ڕەمەزاندا تۆ ناڕەحەتیت چەشتووە. کەواتە بە ڕۆژوو بن بە ئیزنی خوا، دڵخۆشیش بن، چونکە دڵخۆشی بەدواوەیە.